سڵاتان لەبێ قوتابیانی عزیز لەوانەیە ڕابردوودا باسی تەواوکاری بەهای ڕوتمان کرد لەو نمونانە ڕاوەستاین لەو نمونەیە بوانە گوتمان ناو باڕێکسانە کەم دەکەینی دوو پارچە وەکو باسیشمان کرد ئاگاتان لێبی قوتابیان گوتمان ناو باڕێکسان کە بە سفر ئەگەر حدودی داواکراو کەتە لای دەستە چەپی بە ساڵی وەرەگری حدودی سنووری داواکراو کەتە لای دەستە ڕاستی بە چێوە دەگری بە موجە وەرەگری باشە قوتابیان ها بەسەر ئێستاەوەی یەکسانەکە بە سفرێکس دەکاتە پێنج یانی تەواوکاری سفر لە بۆ پێنجە پێنج لە بۆ ژمارەچکەی داوا لە من نەکردی کەواتە لێ مادام کەتە دەستە چەپی پێنجەکەی کەواتە دەکاتە بە ساڵی وەری دەگرین باش ئەوانەش کۆمەڵی هۆمۆرکن لە ماڵی لە خۆل لەبەری دانیشە باشە قوتابیان دەچینە سەر بەهای ناوەند قوتابیان بابزانین بەهای ناوەند چییە بەهای ناوەند دەرێ ئەگەر ئێفی ئێکس بەردەوام بێتن لە ماوەی چەندی ئێفی ئێکس بەردەوام بێت لە ماوەی ئەیوبیدا ئەوە بەهایەکی وشی سی هەیە بەهایەک وەکو سی هەیە کە چییە ئەو بەهایە قوتابیان دەرێ بەهایە وەکو سی هەیە لە ماوەی ئەیوبیدا نرخێکەیە بەهایەکەیە لە ماوەی ئەیوبیدا کە پاسەدانی ئەو یاسایە دەکاتن یعنی ئەوە یاسای چێ یاسای بەهای ناوەندە ئێفی سی یەکسانە یەک لەسەر بیکەمەی تەواوکاری ئەی لە بۆ بی ئێفێکس دیەکس یان دەکرێت بۆ نمونە بەو شێوازەش بنووسرێ قوتابیان ئێفی سی یەکسانە بە تەواوکارێکە لەسەرێ بنووسرێ برێ ئەی لە بۆ بی ئێفی ئێکس دیەکس لەسەر چی لەسەر بی کەم ئەی ئەوها بنووسێ فەرق ناکاتن باشە قوتابیان یا بۆ نمونە بەو شێوازە بنووسرێتن بی کەم ئەی ئێفی سی یەکسانە بە تەواوکاری ئەی لە بۆ بی ئێفی ئێکس دیەکس باشە قوتابیان یعنی دەکرێت بەهای ناوەند ئەکرێ ئەو ڕێستای ئەوە خۆی کە لە کتێبی بۆ شێوازە نووسرەیە بەڵام ئاساییەوە بنووسرێ و هەروە ئاساییشە ئاتیادەگەر هاتە بۆ شێوازە نووسرێت یاڵە بابێن بەهای ناوەندی ئەو نەخشەیە بزانین کو دەیدۆزینی قوتابیە بەهای ناوەند دەرێت بەهای ناوەندی ئەو نەخشەیە لە ماوە یەک لە بۆ چار بدۆزەرەوە باشە بەهای ناوەندەکەی دێن چ دەکەین دەنووسی چ دەنووسی ئێفی سی یەک لەسەر گەورەکە کەم بچووکەکە یەک چار کەم یەک ئەوها دەرەی ئەمە دەرێم گەورەکەم ینی حدودی ژمارە کچەکە لە بۆ ژمارە گەورەکەی کەواتە دەرێت چار کەم یەک تەواوکاری لە ماوەی یەک لە بۆ چار نەخشەکەشمان هەیە بە هەمان شێوە سێ ئێکس دوان دوو کەم دوو ئێکس دیەکس باشە قوتابیە یاڵە بابزانین بەهای ناوەندەکەی دەکاتە چی ئێفی سی یەکسانە بە یەک لەسەر چار کەم یەک دەکاتە سێ ئەدی ئەویان ئەوە تەواوکاری لە وەردەگرم تەواوکاری سێ ئێکس توان دووی دەکاتە سێ ئێکس توان سێ لەسەر سێ گەم تەواوکاری دوو ئێکسی دەکات دوو ئێکس توان دوو لەسەر دوو لە ماوەی چەندی لە ماوەی یەک لە بۆ چاری یاڵە بابزانین ئەنجامەکەی چەندە ئەو سێ لەگەڵ سێی دەڕوا ئەو دۆش لەگەڵ دۆی دەڕوا ئەنجامەکەی دەکاتە یەک لەسەر سێ ئەو یەک لەسەر سێی دەرەیە ئەو جارێک تە حدودی تەواوکاری دەکاتە چەند ئێکس توان سێ کەم ئێکس توان دوو لە ماوەی چەندی یەک لە بۆ چار ئێستا دێم جارەکی چاری دادنێم جارەکی یەکی دادنێم یاڵە ئێفی سی یەکسانە و یەک لەسەر سێ کەوانە یاڵە با چاری دانێم چار توان سێ دەکات شێست و چار چار توان دوو دەکات شازدە باشە شێست و چار کەم شازدە دەکاتە چەند دەکات چل و هەشت شێست و چار کەمی شازدە بەڵێ دەکات چل و هەشت کەم ئەو جارە یەکی دانێمەوە یەک توان سێ دەکا یەک توان دەکا یەک کەم یەک ئەکات سفر کەواتە ئەنجامی کۆتایی واتە یەک لەسەر سێ جارانی چل و هەشت دابەش سێ وەڵامەکەی دەکاتە چەند دەکاتە شازدە کەواتە بەهای ناوەندی ئەو نەخشەیە لە ماوەی یەک و چاردا بەهای ناوەندەکەی بریتە لە چەندی بریتە لە شازدەی باشە قوتابیان ئەوەش یاسای بەهای ناوەند باچینە نمونەیەکی تر دەرێ بەهای ناوەندی ئەو نەخشەیە بدۆزەر ئەو هۆمۆرکە ئابێن پرسیاری چاکی تێدەیە یاڵە بابزانین ئەویان کو بەهای ناوەندی دۆزینەوە تەمان قوتابیان ئەو بەهای ناوەندە فکرش تێدەیە حەزم لێیە ئەوەتە لێتان دیاروی با پرسیارەکەتان لێتان دیاروی بابزانین چ فکرەیەک دەتوانین لێ دروستکەین کە لە وزاریشدا هاتیتەوە دەرێ بەهای ناوەندی ئەو نەخشەیە لە ماوەی یەک لە بۆ چاردا بدۆزەرەوە ئەو های گوتیەوە یانە بەهای ناوەندی ئەو نەخشەیە
لەماوەی یەک لە بۆ چاردە. یاڵە با بزانین بەهای ناوەندەکەی کو لە بۆ وەردەگرین قوتابیان. بەهای ناوەندەکەی کو لە بۆی وەردەگرین. بەهای ناوەند دەکاتە FEC دەکات لە ماوەی چەندە یەک لە بۆ چار. یەک لە بۆ چار. نەخشەکەشمان هەیە ئافۆن FEC یەک لەسەر یەک لە بۆ چارە چار کەم یەک لە ماوەی یەک لە بۆ چار FX ئەوە نەخشەکەمە 2X کۆ یەک DX. با بزانینەوەیان کو لە بۆ وەردەگرین. FEC دەکاتە یەک لەسەر چار کەم یەک دەکاتە سێ. ئەنجامی ئەو تەواوکاری بزانین چەندەکە. ئەنجامی ئەو تەواوکاری 2X دەکات 2X توان 2 لەسەر 2 کۆ تەواوکاری یەکی دەکا X لە ماوەی چەندی یەک لە بۆ چاری. واتە FEC دەکاتە یەک لەسەر سێ. باشە 2 لەگە 2 دەڕوا 2 لەگە 2 دەڕوا X توان 2 کۆ X. باشە ئەگەر بێم یەکەم جار چاری دانێمەوە 4 توان 2 دەکا 16 لەگە چاری دەکا 20 کەم ئەو جارەیەکی دانێمەوە 1 توان 2 دەکا 1 لەگە یەکی ئێرەکانەش 1 کۆ 1 دەکاتە 2. واتە ئەنجامی کۆتایی FEC یەکسانە بە 1 لەسەر 3 واتە 20 کەم 2 دەکا 18 بەو قسەیە بیتن دەکا 18 لەسەر 3 ئەنجامی 18 لەسەر 3ش بریتێ لە چەند لە 6 کەواتە بەهای ناوەندی ئەو نەخشەیە لە ماوەی یەک لە بۆ چاری دەکاتە چەند دەکاتە 6. لەو حەزم لێ ئەو نمونەیە حەلکەم یعنی تەقریبەن فکرەکەشی دووبارەیە بەڵام لەبەرەوەی حەزم کرد حەلیکەم چونکە دەکرێت ئەو نەخشەیە بەهای ناوەندەکە دەداتێ بەڵام یەکێ لەوانە بکاتە نەزانراو. باشە هیچ لە خۆتی تێکمەدا بەهای ناوەندت جێ لێ بوو لە پرسیاردا یاسای خۆت بەکاربینەوە بەبێ منەتی بڕۆ دوێ منەتت بێ پێ نەبی یەکسەر بەبێ منەتی بڕۆ دوێ پرسیارەکە چێ دەرێ بەهای ناوەندی ئەو نەخشەیە لە ماوەی بۆ دەری یەک لە بۆ بی. باشە ئەوە لە ماوەی یەک لە بۆ بی دەکاتە 6 بەهای بی چەندە. باشە یعنی ئەتوو ئەگەر بێم قسەکەی کورتکەمەوە بەهای ناوەند دەکاتە 6 لە ماوەی چەندی لە ماوەی یەک لە بۆ بی. یەک لە بۆ بی دیار نییە. باشە لە ماوەی یەک لە بۆ بیدا بەهای ناوەندەکەت هەیە لە ماوەی یەک لە بۆ بی ئەوەش نەخشەکەمانە FX 2X کۆ یەک. باشە ئاگادار بە ئێستاوە ماوەکەمان هەبوو بەڵام دەکرێت یەک لە ماوەرە نادیار بیتن کو بەهای ناوەندی لە بۆ دۆزینەوە قوتابیە تەماشەکەنێ دەرێنچە بەهای ناوەند FEC دەکا یەک لەسەر گەورەکە کەم بچووکەکە یەک لە بۆ بی کەواتە دەرێن بی کەم یەک لە ماوەی چەندی یەک لە بۆ بی. باشە نەخشەکەشم هەیە 2X کۆ یەک هەمووی DX. هیچ لە خۆتێکمەدە کە گۆتی بەهای ناوەند ببێ منەتی یاسای بەکاربێنە منەتت نەبی ئەو جەوەرە بزانە چی ئەگەینە چێندەر. بەهای ناوەندەکەی 6 یعنی FEC چەندە FEC 6 ئەوەیان چەندە 6 یەک لەسەر بی کەم یەکەوەی جووک خۆی بنووسەوە. ئەنجامی ئەو تەواوکاری 2X دەکاتە 2X توان 2 لەسەر 2 لەگە 2 دەڕۆ بەس X توان دەبینانی ئەوهای 2X توان 2 لەسەر 2 لەگە 2 دەڕۆ بەس X توان دەبینێتەوە کۆ تەواوکاری یەکی دەکا X لە ماوەی چەندی یەک لە بۆ بی. ئەو جەوەرە جارێک یەک لەسەر بی کەم یەک کەوانە جارێکی بیدانە بی توان 2 کۆ بی کەم ئەو جارێکی یەکی دانێ قوتابیان یەک توان 2 دەکاتە یەک کۆ یەک دەکاتە 2. پاشە هاچی لێ هات جارێک بیمدانە کەم دوای یەک توان 2 یەک لەگەر ئەو یەکەش ئەکاتە وەنیا یەک کۆ یەک دەکاتە 2 ئەوەش کەمی تەواوکاریە دەبینم بی توان 2 کۆ بی کەم 2 وایە کەواتە ئەوە ئەگەر بین دیقەتکەین چی لێ بەسەردێ دەکاتە یەک لەسەر بی کەم یەک ئەوە شیتەڵە بی وایە شیتەڵی دووکەوانە بی توان 2 بیەک لێرە بیەک لێرە. باشە موجب جاران موجب جاران سالب 2 تاوان یەک جاران دوومان هەیە دوی لێرە دەنووسم یەکی لێرە دەنووسم لۆ هەتا ڕادەی ناوەڕاست دەربچیتم دەبینم بی کەم یەکم هەیە. باشە ئەو بی کەم یەکە لەگەر ئەو بی کەم یەکەی کورتە بیتەوە واتە ئەنجامەکەی دەکاتە 6 یەکسانە بەچی
بی کۆ 2 واتە دەکاتە چی 6 موجب 2 بێتەوە بەرەی دەکات سالب 2 یەکسانە بە بی 6 کەم 2 دەکاتە 4 یەکسانە بە بی باشە قوتابیان کەواتە ئەنجامی بی تازەش هەڵمان کرد یەک لە بۆ 4 ئەوتە ئەنجامی بیەکەی دەبیستن بی ئەنجامی یەکەی دەکاتە 4 ئەجە لەوانەیە شتیت کە بێخیتە ناوێ بۆ نمبری ئەنجامی بی توان و کەم بی چەندە بی توان و کۆبی چەندە 2 بی کەم ئەی چەندە مەسەلەن دەرێ نەرێ بیەوە چکە ئەکرێ قوتابی دانێتەوە و یەکسەر حدودەکەی هەڵکا کامەیان بە یاسای بەهای ناوەند بەکاربینی کامەیان بەهای ناوەندەکە 6 دەرچوو دەڵێ ئەویان وەڵامە ڕاستەکەیە بەڵام دەکرێت داواکارێکە برێ ئەنجامی 2 بی چەندە ئەنجامی 3 بی کەم بی توان و چەندە مەسەلەن بۆ نمونە باشە دەکرێوانە زیاد کاتم هەمان پرسیار ئەتوو لۆ خۆت تاقیکەوە باشە هەمان پرسیار نەفسی شت بەڵام یەک شتی دەگۆڕم چێ ئەوە یەک لە بۆ بیە دەکەیەتی دەکەمە ئەی لە بۆ 4 بۆ نمونە باشە دەکەمە چەند دەکەمە ئەی لە بۆ 4 بەس ئەوەندەی دەگۆڕم باشە هەمان پرسیار بەس ئەوەندەی دەگۆڕین لە ماوەی برێ بەهای ناوەند ها پرسیارەکە هەڵێ دەکەم برێ بەهای ناوەند دەکاتە 6 لە ماوەی چەندی ئەی لە بۆ 4 دەکرێت جارەوە ناتیاروی باشە لە بۆ نەخشەی کامە نەخشە F(x) هەمان نەخشە 2x کۆیەک وەراتوو لە بۆ تۆ حەلکە بە ئەوە چ بیتن بە ئەوە هۆمۆرگ بی باشە لە خۆت حەلیکە بزان دەتوانی هەمان فکرەیە هەمان شتە دووبارەیە باشە قوتابیە هیچ فەرقی نییە ئەمن بیەکەم کردە نادیار بە ئایەکە نادیاربی لە خۆتی تێک نادێ گەرە تو حدودی تەواوکاری بزانی تەماشێ کە دەرێ یەک لە بۆ بی ئەتو دەیست دەکەی لە ماوەی ئەی لە بۆ 4 کەواتە دەکاتە چیرەکانە دەرێن چی دەرێت 4 کەمی ئەی ئەو های لێدێ لە ماوەی ئەی لە بۆ چەندی ئەی لە بۆ 4 هەمان شت دەچیە دوێ تا حەلیەکەی و شیتەڵێکەی و کورتی دەکەی و ئەنجامەکەت لە بۆ دەردەچی باشە قوتابیە وارووا دەکرێت ئەو ڕێگایش بەکاربێنین باشە باوە هۆمۆرگبی لە تو بڕۆ دوێ فکرەکەم باس کرد باشە قوتابیە شتێکەمان هەیە ئەویان ئەگەر بین تاقیکەینەوە جارە بۆ نمونە بەو شێوازە هەمان بیتن هەردووچی بکەینە نادیار لە بۆ هەمان نەخشەی قوتابیان هەردووچی بیکەینە نادیار لە بۆ هەمان نەخشەی باشە برێ بەهای ناوەندی ئەو نەخشەیە بەهای ناوەندی نەخشەی بەهای ناوەندی بەهای ناوەندی نەخشەی F(x) بکاتە 2x کۆیەک دەکاتە چەند دەکاتە 6 لە چێن دەر لە ماوەی ئەی و بیدا هەردووک نادیار بن باشە بەهای ناوەندی ئەو نەخشەیە دەکاتە 6 لە ماوەی چەندی لە ماوەی ئەی و بیدا باشە ئەوە ئەنجامی ئەوە ئەنجامی ئەی کۆ بی چەندە باشە قوتابیە هەردووکم کردە نادیار وایە ئەوە تەوان نمونەکی سادەیە تەنها دەمەوێت فکرەکە بگاتن ئاگال لێبی باشە لەوانەیە نەخشەکە بگۆڕ احتیمالی هەیە باشە لەوانەیە نەخشەکە چ بیتن احتیمالە نەخشەکە نیازی گۆڕینی هەبیتن باشە با بزانین ئەو نەخشەیە ئەو جارە ئەوەیان کوت سادەکەین باشە قوتابیە تەماشکەنێ قوتابیە دەرێ بەهای ناوەندی ئەو نەخشەی دەکاتە 6 لە ماوەی ئەی لە بۆ بیدا ئەوە ئەنجامی ئەی کۆبی چەندە یعنی یەکە دەیبزانین بێکەش چەندە هەروە ئەنجامی هەردووچی بزانین دەکاتە چەند یاڵە با بزانین قوتابیان دەکاتە چی ئەتودی کە باسی بەهای ناوەندی کرد لە خۆتێک مەدە کە گوتی بەهای ناوەند هیچ لە خۆتێک مەدە یەکسەر بەهای ناوەندی لەوەگرە دەرێت دەرێ F(c) دەکاتە یەک لەسەر ئەی کەم یعنی بی کەم یەک بی کەم ئەی لە ماوەی چەندی لە ماوەی ئەی لە بۆ بی ئەوتە نەخشەکەشمان هەیە 2x کۆیەک dx یاڵە با بزانین دەکاتە چی F(c) یەکسانە بە یەک لەسەر بی کەم ئەی تاو کاری وەی دەکات 2x گوتمان x توان 2 کۆx لە ماوەی چەندی لە ماوەی ئەی لە بۆ بی باشە قوتابیان تەماشەکەنێ قوتابیان تاوکاری 2x دەکات 2x توان 2 لەسەر 2 لەگە 2x توان دەبینێتەوە تاوکاری یەکەش دەکات x
هذا ديم دانا ويلو دكي ها تو ياسر لبروي نتنيا برودي بزانا جي تشندر يلا A في C يكسانه با يك لسر B كم أي بابين دانا ويبكم B تو عنده كو B أو خلاص بو كم أو دانا أي تو عنده كو أي باشا قطابيان أي تو عنده كو أي ولا يكم زاربين دانا وكم دو هبي أم دانا باب زين دكاتتي A في C يكسانه بيك لسر B كم أي زام تندكا B تو عنده كو B سالب زاراني أي تواندو سالب أي تواندو سالب زاران موجب أي دكا سالب أي وايا ها تماشي هستكي دقتكي بي كم أي ليرو كان بي كم أي كتير وايا ها دقتكي كواد دايم أو دوانا دايم ممكن يكتر A في C يكسانة يكلا سر بي كم أي بي تواندو كم أي تواندو بي تواندو كم أي تواندو باشا أي كو بي كم أي تيجي تمكرت ها كتابيا بي كم أي بي تواندو كم أي تواندو أوانا لكن يقدم دانا أي تواندو بي تواندو شو لكن يقدم دانا باب زين أنزامه كيدا كاتتي لقلم دابا A في C دكاتة يكلا سر بي كم أي أوا شي طلبي وايا جوازيني وأندو دو زي وايا دكاتتي شي طلي كم دكاتة بي كم أي بي كو أي ها تكو جوازيني وأندو زي بي تواندو كم أي تواندو أي كم بي أي كو بي أي كم بي أي كو بي كو تي أي أو بي كم أي ها قتابيان أو ينسم ليكت أو بربتك الشي طلم كرت ديم لو دوانا هاو بشم هي A في C يكسانا أو دوانا بي كم أي بي كم أي لهردو شي ليرو كان بي كم أي ليرو كانش بي كم أي هي يكلسر بي كم أي كمانا بي كم أي شي هاو بش وردقرم سند مينيتو ليرو كان ليرا بي كو أي باشا بي كو أي كو أو ليرا أو مرقت يا بي كم أي ليرا بي كو أي ليرو كانت سماوة هي تنامينيتو كانت ليرا تنديك باشا قتابيان بي كم أي هاو باش مرقي ليرا استمينيتو بي كو أي كو أوش بي كم أي ونيا بي كم أي كم مرقرت دبينام أوان لقرا ويدروا أوان لقرا ويدروا A في C بهاينا ودكشي دايتا من سند الشاشة كواتا الشاش يكسانة ها A في C دكاتا بي كو أي كو يك كواتا الشاش يكسانة با موجب يك بيتا وبري بابين موبري موجب يك كوانا كينا بيزنا كاتنا كواتا اي وي كرديتن شاش يكسانة با بي كو أي كو يك تشكو بس اوندم مايتوا شاش موجب يك بيتا وبري دكا سالب يك بي كو أي بشاش كم يك دكاتا بينس يكسانة با بي كو أي باشا قطابيان أيش قوتيتي أي كوبي بي كو أي كواتا لون بدركات أي كوبي أنزامه كي دكاتا بينس باشا قطابيان لو اشتكي أصلا طبيعية أجر اشتكي واش لو زاري لبود بيتوا باشا قطابيان أول بنسبة بهاي ناوت أو فكرانه وباس ماكي لو أنا فكري ديكش هي بقطابيان احتمال داوي بهاي سيبك لو أنا بجو حسب نمونة كده بوري بجوري بسيارك أم دلين بهر شيء وازق لو تاتو ما ترسى بهر شيء وازق لو تاتو منات النبي يا ساي بهاي ناوان سبو تطبيقي كو خلاص لصار إلا لابد درتي أو ذا آخري كتوشي اشتكي دبي دري ونازام تيلي بكم ضنيابة لو يشتكى بيويست يا وي رابردو فكري رابردو يستعمل كو جيش ميرو كان بيويست بشي طليبو كانت فكري رابردو ديشي طلي ده كمان كرتي ده كمان وخلاص هذا هون ده يعني احتمالاته بقى إير اللي الرادة واسم خواه اللي رتليبك وايانا كدامنا اللي رتليبك وايانا كوات الضنيابة لو بيويست بفكرة شيء رابردو أو ده شيء طلع كركنا وياها أو باش ورقتنا اشتيك لو بابا تانية باش قطابيا أوش بنسبة بهاي ناواند أوانش هوموركن ذكري لو خود بكاري بيني بيدوزيو أنزامك طبعا هو دارك لو زاري شاتو سيكس تو عندو كود ويكس كو هيك أنزامي بهاي ناواند كمان هي نموناني حل ما كنا مو يكلبو تسار ومرزني ها قطابيا ونمونك يوكتبي واركتي يكلبو تسار الشتنية وزاري باينا وما وكذا قرا وتزبون دري صفر لبو تسار
بەهای ناوەندی ڕەجی x باشە دەبیتە چ دەبیتە تاواوکاری ئەگە بین ئیوەی بەهای ناوەندەکەی لە بۆرگری دەکاتە چی دەکات تاواوکاری بەهای ناوەند یەک لە بۆ سفر لە بۆ چارە دەکەواتە دەبیتە چەند دەبیتە چار کەم سفر لە ماوەی سفر لە بۆ چار کەواتە بەهای ناوەند یەکسانە بە یەک لەسەر چار تاواوکاری ڕەجی x بەبیرتان بێ وتمانە یاسایات بەبیر وتمان تاواوکاری g داش ڕەجی دووجای gx وایە dx ئەنجامەکەی دەکاتە چی گوتمان دوو لەسەر سێ ناو ڕەگەکە وچی خۆی کۆسی وایە ئەوەتامە بیردە ئەوجەوەش بە هەمان ڕێگە حەلەکەی تاواوکاری ڕەجی x دەکات چەند دەکات دوو لەسەر سێ ناو ڕەگەکە وچی خۆی لە ماوەی چەندی لە ماوەی سفر لە بۆ چاری FEC دەکاتە یەک لەسەر چار یەکەم جار بابێم چاری دانێمەوە چار ڕەجی دووجای چار دەکات دوو ڕەجی چار دەکات دوو جاران چار دەکات هەشت جاران دوو دەکات 16 لەسەر سێ کەم سفر ڕەجی سفر سفر هەموو سفرەکە کەواتە وەڵامی کۆتایی FEC یەکسانە بە یەک لەسەر چار جارانی 16 لەسەر سێ کورتی دەکەمەوە یەک لەسەر چار ئەوە کورتی دەکەمەوە بەسە چاری یەک بەسە چاری دەکاتە چار کەواتە بەهای ناوەندی بریتە لە چی چار لەسەر سێ پاشە قوتابیە ئەو بەنسبەتە ئەو نمونێش بەهای ناوەندی ئەی لە بۆ یەکس تامان ئەو فکرەکەمان دووبارەیە باشە قوتابیان ئەوزەکەی بە هەر حەلیکەین بەرچاو ڕوونیەکتان هەبیتن بابزانین کۆ حەلی دەکەین بەهای ناوەند دەرێ FEC ماشەڵڵا مشکلم لەگە ئەو قەڵەمە نوچی هەن باریکە ڕەنگە کەشی یاڵە بەهای ناوەند FEC یەکسانە بە یەک لەسەر ئەی کەم سفر لە ماوەی سفر لە بۆ ئەی ڕەجی x dx FEC دەکاتە یەک لەسەر ئەی کەم سفر دەکاتەوە ئەوەشیان دەتانم ژمارە دەرەوەی تاواوکاری بنووسم تاواوکاری سفر لە بۆ ئەی ڕەجی x dx وتمان سنووردار پێشتر باسمان کرد تا دەکرێت ژمارە لە ژۆرە بی و دەکرێت دەرێژ بینووسم ئەو ئەیە لەگەرەوە ئەی دەڕوا ئەوە لەگەرەوەی دەچی دەبیت تاواوکاری سفر لە بۆ ئەی ڕەجی x dx پاشە ئەنجامی کۆتایی دەکاتە تاواوکاری ڕەجی x دەکاتە دوو لەسەر سێ ناو ڕەگەکە وچی خۆی لە ماوەی چەندی سفر لە بۆ ئەوجە دێم جارێک سفری دادەنێم جارێک ئەی دادەنێم دوو لەسەر سێ ئەی ڕەجی کەم سفری دانێمەوە دوو لەسەر سێ سفر ڕەجی سفر واتە FEC بریتە لە دوو لەسەر سێ ئەی ڕەجی باشە قوتابیە ئەوە دەکرێن چامی بەهای ناوەندی ئەو نەخشەیە بابینە هەندێک تاواوکاری سنووردار بابزانینەوانەک و مامەڵی لەگە دەکەین قوتابیان هەندێک کۆمەڵی سیفەتیە پێویستە و سیفەتانە لە بیر نەکەین قوتابیان دەرێت تاواوکاری ئەگەر هاتوو دەبەن دەبین نەخشەکە بەردەوامی لە ماوەی ئەیوبیدا باشە ئەیوبی دەبی لە بواری نەخشەکەدا هەبن تەمانەوەی کە باسمان کرد با بڕێن پێشتر قوتابیان دەرێت تاواوکاری نەخشەکەم هەبوو ئەی لە بۆ ئەی سەرێ خوارێ هەمان ڕقم بوو ئەو بزانە تاواوکاریەکە دەکاتە سفر باشە سەرێ خوارێ ئەی لە بۆ ژمارە لە بۆ دوو لە بۆ دوو سێ لە بۆ سێ چار لە بۆ چار هەمان ژمارە بۆ بزانە تاواوکاریەکە چەند دەکاتە سفر سیفەتی یەکەم سیفەتی دووەم ئەگەر بۆ نمونەوە ڕێکەت بی لە بۆ ئەی بوو حەزمان لێ و بیکەینە ئەی لە بۆ بی خۆی دەبی ژمارە گچکەکە لە بۆ ژمارە گەورەکەوی ئەگەر وامان لێ کرد گەورەکە لەو گچکەکەی بوو دەتانی چاچکەینەوە بەڵام چ دەکەین سالبەچی لە دەرێت تاواوکاری زیاد دەکەنەها بی لە بۆ ئەی دەکەمە ئەی لە بۆ بی بەڵام چی لۆ دادنێم سالبەچی لە دەرێ لە بۆ دادنێم ئاگا لەو حاڵەتەی باشە قوتابیە سیفەتێکی تر تازە سیفەتەکەم جێبەجێ کرد ژمارە لێرە بی و لە دەرێ بی و هیچ مشکیلەی نیە باشە قوتابیە کەی دانەیە لە ژمارە ڕاستەوەتە ژمارەك بیتن موجب بی سالب بی باشە ژمارەی موجب بی یا سالب بیتن باشە لێرە بی دەتانم لە دەرێ سنووردارەکەش بنووسم چارەم دەرێت تاواوکاری ئەی لە بۆ بی دەکرێت بیکەمە تاواوکاری بکەمە پارچە پارچە وەکو لە تاواوکاری بەهای ڕوود باسمان کردو بیتە دوو پارچە بۆ نمونە ئەی لە بۆ بی ژمارەکە لە نێوان ئەیوبیدا بۆ نسی دەبی دانەبی لەو باینێ دەکرێت تاواوکاری بکەمە دوو پارچە
أي لبو سي لبو بي بلام سي دبي لبيني أي بيدا حبي باشا أي أو دبيتا كوهردو ناوتكي ببارتس وردقرم باشا أي لبو بي دكريبرم أي لبو سيش لبو بي أردو ناوتكش بحدودي تاوكاري كودا كما أول شيء شكل الصفتانه أقال لي بي تاوكاري سنوردار توزيع بي بس كرداري كموكو أي لبو بي اف اكس موجب يا سالب مشكلة مانيا جي اكس دبيتا أي لبو بي تاوكاري أي لبو بي اف اكس موجب سالب تاوكاري أي لبو بي جي اكس يعني هر يك دكري بزياوري شيرم باشا تاوكاري اف كابيتال اكس دكا تاوكاري لبو اكس اف تي دي تي واتا داتا شاوي دكاتا تي دكاتا اف سمول او يكم روش باس ما كنت ما قال لي بي تاوكاري ها كتابيان وتمان تاوكاري اف سمول تماشا كتابيان وتمان تاوكاري تاوكاري اف سمول دي اكس وتمان دكاتا اف كابيتال اكس كوسي قلت ما قال لي بيلو هو كاركيتس كتسكو داتا شاي ورجرين اف داش كابيتال دكاتا تي دكا اف سمول او ما بس كمان باشا كتابيان قال لي بي او شمان باز تاوكاري اي لبو اكس اف تي دي تي اف داش اكس اكسانه باف سمول يعني او دكري داتا شاي وقرم اكاتا اون زعما باشا كتابيان اگر انه منك راسته خو لسروي بين مو بون نبري اي في كابيتال اكس دكاتا تاوكاري صفر لبو اكس دو تي رجي تي دي تي بون من بسياره جوابه باشا بري اف داش كابيتال صندوق اف داش كابيتال صندوق اتو ديتس دكاي يكسر او بزانه ايركانتيا ها زور اسانه ايرتيا ايركانه اف سمولا ايرتيا اف سمولا وايا امش ازانين اف سمول اكس دكاتا اف داش كابيتال وايا بس لزيت يكاد نسين اكس دو اكس رجي اكس او بريتيلا والله مكي باشا كتابيا ها بس لير كان دو اكس رجي اكس دي دادنين انزامكي داوي اف داش كابيتال كده اف داش كابيتاليش داتا شراوي اف كابيتالي دكاتا اف سمول ايركانش اف سمولا كواتا دكي بس دنسنسه صفر لبو اكس دنسين دو اكس رجيك او زمرجنير صفر بيبا سيلو اكس بي 4 لو اكس بي 5 لو اكس بي سالب دو لو اكس بي مهميه جرينغوي او كتاو كاريك او بس لزيت يكي دنسي اكس ماشي كتابيا بابينا اوان باب زين اوان كو معامله لګدکې ماشي كتابيا او زارا اگر هاتو بوشوازه همابو باسی تاکو زوتی کرد كو معامله لګدکې كتابيا تاوكاري سالب اي لبو اي اف اكس دي اكس باشا اگر نقشك تاك بيت صفرها كتابيا مثلا بون منا تاوكاري ما دام نقشك تاك سالب سي لو سي سالب دو لو دو بون منا بانو من اللوبين مو تماشا كي كتابيا دري تاوكاري ها كتابي عندي تاوكاري ما شاء الله تيجي تاوكاري سالب دو لبو دو رجي سيزاي اكس دي اكس ها كتابي رجي سيزاي ايرو كان نقشه تاكا يعني زوت اير نقشه تاكا لبروي نقشه تاكا همان جمار ولا نشانه دجبي او دكات الصفر باش كتابي او دكات سد دكات الصفر او ما بس كان كدري اف اكس سيرتبي ايرو كان نقشه تاك بيتن باش كتابيا ان شاء الله لواني دهاتو دتينا سر باب زين نمونه زياتر دين سر نقشه كاغ تاك بي وهر واغراتو نقشه زود بي هر سر كوتوبن زور سپاسانك